شانەوەی درە گۆڕێ نەماوەش قەیجاران باوباوی موبایلە لە نێوان هەموو شاران نامەیەندە ئاسان بووە وەک داکردنی باران تۆ لێرە ئەڵێی سڵاو ئەو ئەڵێ سەرد و چاوان ئەی کچەی نەدی و نەناس جوان شیرین وەک ئەنەناس دڵی کوڕان شێتەکە غەریب ئەکەوێت کەساس بێزڕەش و ناشرینیش عەشاریەتە بەساس ڕوبەی سکوڕێ نادا خۆی قورسەکە حەلەساس ڕوبەی سکوڕێ نادا خۆی قورسەکە حەلەساس دەرکەوت بە خەمباری تێگەیشتم لە هۆکاری زانم یەفی سوتاوە نابیستم دەنگی چاتی وتی پێم پێمەکەنا ئەزانم تۆی هۆکاری وا دیارە هاکت کردوم بۆیە وا ڕووشادی ئەی یاریی خۆ نازانێ من چەندێکم خۆشەوێ دنیای هەر سناپچاتە شەو خەوی لێ ناکەوێ سەد زۆری فێک دەگۆڕێ تا ڕزمێکی پێگرێ لێوی دەکا بە نوقوڵ جوانە یار هەر لە خۆی دێ لێوی دەکا بە نوقوڵ جوانە یار هەر لە خۆی دێە دڵی بردوم ئەو جوانە ئاوڕم لێ ناداتەوە دەرگای دڵی لێم داخست بە زۆریش نایکاتەوە ئاگر بەر بووە لە ڕووعم برینم گولایەوە نەمدی خەمی منی بێ و جوابی منی نەدایەوە دایرێکتم بۆ ناردووە دایرێکت ناکاتەوە لە بیۆش بۆم نووسیوە جوابی کەس ناداتەوە هەر کەس دایرێکت بکە بە بلۆک جوابێ داتەوە ڕەعم بە هیچ کەس ناکا گشکەش ڕەت دەکاتەوە ڕەعم بە هیچ کەس ناکا گشکەس ڕەت دەکاتەوە خۆ 24 سەعات موبایلی وا بەدەستە بێدەنگی بەرامبەر من دڵنیام بە ئەم قەستە لێم بووە بە یوتوبەر چەناڵێکی بەدەستە ڤیدۆکانم دائەنێ پێشکەش بە ئەو هەڵبەستە هەی کچێ جوان و عەیارە
باوکی سەرمایەدارە هێشتا ئینجازەی نییە بۆی کڕیوە سەیارە دێ لای من تۆز لێ ئەیە لای من نرخی نییە پارە ئەوەی بۆ من گرینگە تەنها بینی نیارە ئەوەی بۆ من گرینگە تەنها بینی نیارە ئەی بشی کۆزە جانەکە